قوتابخانەی کلێڤەری ناحکومی دوای ئەزمموی 6 ساڵ لە بواری پەروەردە و فێرکردن و سەرکەوتن لەم بوارەدا بۆ ساڵی حوتەم دەست دەکات بە ناونووسینی قوتابیان لە قۆناغەکانی باخچەی ساوایان تا ئامادەیی خوێندن لە باخچەکەمان بە زمانی ئینگلیزی دەبێت. خوێندنی وانەکانی ماتماتیک، ساینس، لێتزگۆ، سەنڕایز لە باخچەوە تاپۆلی پێنجەمی بنەڕەتی بە زمانی ئینگلیزی دەبێت و بە شێوازێکی سەردەمیانە و لەلایەن مامۆستایانی شارەزا و بە ئەزمون دەوترێتەوە. گرنگیدان بەوانە زانستیەکان و دابینکردنی تاقیگە و داتاشە و سیستەمی دەنجی، دابینکردنی تاقیگەی کۆمپیوتەر تایبەت بەوانەی کۆمپیوتەر، دابینکردنی هۆڵی تایبەت بە خوێندنی وانەی ئاداب بە شێوەی کردداری، دابینکردنی کافتریای سەردەمیانە، بوونی هۆڵی تایبەت بە خوێندنی هونەر و میوزیک، دابینکردنی یاریگای وەرزشی و مەلەوانگەی تایبەت، هەبوونی پاسی هاتوچۆ بۆ گشت شوێنەکان، بوونی کتێبخانە و گرنگیدان بە گەشتی زانستی، ناونیشان، هەولێر، فەرمانبەران بەرامبەر چوارڕیانی شاری زەیتون. بۆ زانیاری زیاتر 0750 329 53 57 0772 779 44 55 قوتابخانەی کلێڤەری ناحکومی.